خۆشبەختی بۆ کەسێک دیمەنی نوێژی مردوو لەسەر دەسەڵاتدارێک یاخود کەسێکی سەرمایەدار نییە، بەڵکو دیمەنی نوێژی مردووی کوڕە گەنجێکی سەمومفرۆشی قەزای حاجیاوایە کە شەوی 28 ڕەمەزان بە ماتۆرسکیلەکەی تووشی ڕووداوی هاتوچۆ بوو. دوای مانەوەی 5 ڕۆژ بە بێهۆشی لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. کەسوکارەکەشی دەڵێن بە ئامادەبوونی ئەو خەڵکە زۆرە لە کاتی مەراسیمی نوێژی مردووە و ناشتنی شاهۆدا لە خەمەکانیان کەم بووەتەوە. بە جۆرێک 3 جار نوێژی مردووی بە کۆمەڵی لەسەر کراوە و بەهۆی قەرەباڵغیەوە لە مزگەوتدا جێگا نەماوە. ساعت حوتی حیوارێ وەختی ڕۆژووی دەشکان بەربانجیشکان بەربانجیەکەدەوە ئەبۆ ساعت 7 دقا ئەچوە چواقڕنەی مزگەوتی گەورەی چواقڕنەی لێوێن دەرێ نوێژی تەراوی ئەکردن نوێژی تەراو و جەماعەتی ئیشایەکرد ئەو جە هەتا 11 و 12 دەبا لەوێن دەڕاوەستەوە تا سەڕی سەمونیەوە بەرەکەت 3 جار نوێژی جەماعی جەنازەی لە سەکرا لە مزگەفتی جێنەبوو دووبارە بردیان لە ساعی تۆپانی مەلعەبی تۆپانی لێوێن دەرێ نوێژیان لە سەکرد زۆر شتیوەمان نەتێ لە ژیاندا لە سەق قەبرانی هەست دووبارە خەرک نوێژ لە سەکردەوە. کاکشاهۆ هەتا برێ کوڕێ گەنجێک بوو کوڕێک بوو کاسب کوڕێکی خوێن شیرین کوڕێکی دەم بە خەندا هەتا برێ لە دڵی خەڵکی شیرن بوو بە ئاڕەقەی نیوچاوان و بە کاسبی یعنی ڕەمەزانیشدا ئیشی سەمون فرۆشتنی دەکرد. لەگەڵ ئەوەی گوێبیستی ناوی شاهۆ دەبێت هاوڕێیەکی خۆی بۆ ناگیرێت و دەست دەکات بە گریان. ئەو دەڵێت شاهۆ زۆر قسەخۆش و دەم بە خەندە بوو، هەمیشە گڕوتینی بە ئەوان داوە. خاوەنی ئەو سەموخانەیەش کا شاهۆ سەمونی لێ کڕیوە بە نیگەرانیەوە باس لە لەدەستدانی دەکات و دەڵێت لە ڕەمەزاندا شاهۆ ئێواران بە ماتۆرسکیل و تەبەدۆری سەمونەکانیەوە دەهات و دەیوێت سڕەم بۆ دابنێن تا لە تەراوێح دەگەڕێمەوە. وەڵای هەر لێرە دۆستم بووە بەس لێرە قسەی خۆش و سوحبەتمان پێکەوە دەکرد بەس هەر پێمان ناخۆشە هەموو پێکەوە ئیشمان دەکرد لێرە زۆرم پێ ناخۆش بوو بەداخەوە هەموو جارێ لێرە دەها سوحبەتی لەگەڵمان دەکرد یعنی گوڕوچینێکی تکەی هەبوو قسەی خۆش سوحبەتی خۆش بەس هیوادارم حکومەت یعنی چاک لەو گەنج و شتەی بداتەوە فەقیرن وەڵای ئێستا من بەخۆم کرێسیمە ژیانی من لەسەر ئەو سەمونانەیە. شاهۆ لە ڕەمەزاندا ئەوڵای ئێواران دەهات کە بڵێن دوای نانی ئێوارە دوای مەغریب دەهات لێرە لەبەرەوەی بە حکومەوەی سەمون فرۆشەکان زۆرن دەهات دەیو کاکەوە تەبەدۆرەکەی لێرە بەجێ دەهێشت و دەیگوت بەڵێ سەرەی دەگرت و دەیگوت دەچم تەراویحەکان دەکەم و دێمەوە ئەوجار سەمونەکان بار دەکەم و دەڕۆم بۆ سەمون فرۆشتن. شاهۆ بە ماتۆرسکیلەکەی پارشێوانی ڕەمەزان کوچە و کۆڵانەکانی حاجیاوە دەگەڕا و سەمونی دەفرۆشت. ئەوەی وای کردهبوو لە لای خەڵکی خۆشەویست ببێت و بەم شێوەیە بۆی بەپەرۆش بن. پەیداکردنی بژێوی حەڵاڵی ڕۆژانەی بوو بە هەوڵ و ماندووبوونی خۆی. لە قەزای حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.